دیموکراسی لە نێوان سیستمەکانی تردا وەک دەگوترێ باشترینە هەر هیچ نەبێ بۆ ئێستا و لە کۆمەڵگەکانیشدا هەروە لە شەو ڕۆژێکدا نایەتە ئاراوە بەڵکو بەرهەمی ململانەیەکی سەرسەختانەیە بۆ بەرزڕاگرتنی ئەو بەهایانەی شکۆمەندی مرۆڤەکانی لەسەر ڕادەوەستێت و ئایندەیەکی باشتریشیان بۆ دەستەبەر دەکات. ئەمە ئەو ململانەی نییە هەر بەتەنها ڕوبڕووی ببیتەوە، ململانەی هەمومانە، ئەو وابەستەیەی لەسەر خۆمان دامانناوە بەرامبەر گەل و بەرامبەر بە یەکتریش، دیموکراتی خۆمان بەهێزتر دەکات لە ڕێی بەرەنگاربوونەوەی سەرکوتکاران و گەندەڵی و هەروەهاش بەهێزترکردنی مافەکانی مرۆڤ بۆ هەموو گەلان. مافی مرۆڤ یارمەتی دەرە بۆ چاندنی تۆی دیموکراتی لە خاکی بەپیتدا و یارمەتی دەریشە بۆ گەشەکردنی دیموکراسی لە هەموو جیهاندا. بۆ ئەمریکا گرنگە وەک بەشێک لە سیاسەتی دەرەوەیی خۆی دۆسەی دیموکراسی لە وڵاتانی تردا جێگیر بکرێ لە کاتێکدا لە هەندێک ڕاهەندەوە ڕەخنەش لە دیموکراتی ناو ئەمریکا دەگیرێت. لە پەیوەندی بە خۆمانەوە وەک پێشتر وتم ئەمریکا وابەستەیە بۆ بەهێزکردنی دیموکراسی لەناو وڵاتەکەماندا و هەروەش وابەستەی کارکردنە لەگەڵ هەموو لایەنەکانی تری جیهاندا کە دەشێت دیموکراسی بگاتە هەموو کەسێک لەو دۆسیانەی لە هەموو شتێک زیاتر جێبایەخیانە. لێرە لەناو ئەمریکادا بەمانای کارکردنی ڕاستەقینە و جێبەجێکردنی پەیمانەکان دێت، لەوانە جێگیرکردنی یاسای ئازادی دەنگدان و یاسای جۆن لوئیس بۆ بەرزڕاگرتنی مافی دەنگدان. سەرۆکی ئەمریکا داواش دەکات بۆ بەرزڕاگرتنی دیموکراسیەکان لە جیهاندا کاری پێکەوەیی بکرێ لە ڕێی پاراستن و پەرەپێدانی بەها دیموکراتیەکانەوە. چونکە ئەوەی بۆ جیهان ڕاستە بۆ ئەمریکاش دروستە، پیرۆزی مافی دەنگدانی ئازادانە، مافی ئەژمارکردنی دەنگەکەت، ئەمانە سەکۆی ئازادین بۆ دیموکراسی. لەگەڵ ئەمانەدا هەموو شتێک شیانی هەیە و بەبێ ئەمانش هیچ شتێک شیانی نییە. جا بۆیە پێویستە پێکەوە بین و پێکەوە ئەم کارە بکەین و دەیشیکەین. نەتەوە یەکگرتووەکان بە نیگەرانیەوە دەڕوانێتە ڕەوشی جیهان لە پەیوەندی بە دیموکراسیەوە و داواش دەکا ئەو دیاردە نەخوازراوانە فەرامۆش بکرێن یان ڕێگەیان پێ نەدرێن کە زیان لە پرۆسەی دیموکراتیزەکردنی کۆمەڵگەکان دەدەن. ڕۆژی مافەکانی مرۆڤە زۆر بە قوڵی نیگەرانم لەو مەترسیانەی ڕوبەڕووی کۆمەڵگاکان دەبنەوە. بەهاکانی ڕۆشنگرایی بەردی بناغی دیموکراسیە نوێیەکانە، بەڵام دەبینین لە زۆر شوێنی جیهاندا دوورکەوتنەوە هەیە لەو بەهایانە. هەندێک وەک ئەوەیە لە خۆناغی دوای ڕۆشنگەریدا بن، دەبینین کردەی نائەقلانی بەهێز دەکرێت. پۆپۆلیزم و نەتەوەپەرستی و شێوەکانی تری ڕەگەزپەرستی و تونڕەوی بوونەتە هۆکاری ژەهراوی بوونی یەکێتی کۆمەڵگاکان. جەمسەرگیری دەبێتە هۆکاری بنکۆڵکردنی دیموکراسی، زانست و هۆشیاری کۆت دەکات. هەر هەموو ئەمانەش پێکەوە متمانەکانی نێوان خەڵک و ڕێبەران و دامەزراوە دیموکراتیەکان هەڵدەوەرێنێت. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. لە ماوەی ڕابردوودا سەرۆک بایدن میوانداری کۆنفرانسێکی لوتکەیی کرد بۆ دیموکراسی و هەڵسەنگاندنێکی ورد کرا لەو کۆنفرانسەدا بۆ ڕەوشی دیموکراسی لە جیهاندا و هەروەهاش باس لە کاریگەریە ئەرێنی و نەرێنیەکانیش کرا لەسەر ئەم پرۆسەیە کە دەکرێت بگوترێ خەونێکی دێرینە لای سەرکوتکراوان تا بێتە دی. ناسر بابەخانی شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدایە. کاک ناسر سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم سەبارەت بە پرسی دیموکراتیە لەناو ئەمریکادا لەو ڕوانگەیەوەی دەگوترێ دیموکراتی لەناو ئەمریکادا خۆی لە کێشەدایە. ئایا ئەو کێشانەی باز دەکرێن هەر تەنها لە 4 ساڵی بەڕێوەبەرایەتەکەی دانەڵد ترامپدا سنووردار بوون یان ڕەهەندی تریشیان هەیە؟ زۆر سپاس بۆ میوانداریتان کاک بەڵێنی بەڕێز. ئەوەی ڕاستی بێ بۆ تاریفکردن لە چەمکی دموکراسی وەک هەر لەو کۆنفرانسەیدا باسکرا، من دواتر دێمە سەر دەقی قسەکانی بایدن و هەروەها ئەو لایەنە ئەرێنی نەریێنەکانی کە سەبارەت بۆ کۆنفرانسەی باسکرا. بەڵام ئەوەی ڕاستی بێ لە پەیوەندی لەگەڵ خودی ئەمریکادا ئێمە بۆ تاریفی چەمکی دموکراسی لە قۆناغە جۆر بە جۆرەکان نەک لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا هەمشە ئەمە لەگەڵ گرفتێک بەرەو ڕوو بووین کە ئەو
بریتی بۆ لەوە کە پارێزەرانی مافی مرۆڤ باز لەوە دەکەن کە دیموکراسی ئەمریکی تا ئەو جگایە کار دەکات کە بەرژەوەندەکانی خۆی نەکەوێتە مەترسیەوە. یعنی ئەوە شتێک نییە کە بڵین قسەی ئەوڕۆ و دوێنێ بێت لەوەتی ئەمریکا هەیە تەنیا شتێکی کە ئەرجەحیەتی هەیە بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا و تەنانەت نێوخۆ بەرژەوەندیەکانن. بەپێی راپۆرتێکی کە پیو ریسەرچ سنتەر لە راپرسێکیدا کە لەم چەند ڕۆژی ڕابردوودا کردبووی 85% خەڵکی ئەمریکایە پێیان وایە کە دەبێت ئاڵوگۆڕێکی بنەڕەتی لە سیاسەتەکانی ئەمریکایە پێک بێ بەنسبەت پرسی دیموکراسی و ئازادی. بۆیە ئەو ئامارە ئەو ڕێژەیەکی یەکجار زۆر بەرچاوی لە هەمان کاتیشدا بە باوەڕی من ئاڵارمێکە زەنجێکی مەترسیدارە بۆ دەسەڵاتدارانی ئەمریکی کە خەڵکی نێوخۆ بەو ڕادێ 85% پێیان وایە کە دەبێت ئەو ئاڵوگۆڕە بنەڕەتیە لە سیاسەتی ئەمریکادا ساز بێت. بۆ یەگە لە کورتی ببڕمەوە دەتوانم ئەوە بڵم یەک دیموکراسی لە ئەمریکا لە خۆناغە جۆر بە جۆرە زەمەنیەکاندا لەگەڵ بارودۆخی نێوخۆیی و تەنانەت بارودۆخی نێونەتەوەیی دایمە دەتوانم بڵم تعریفێکی جیاوازیان هەبووە. باشە کاک ناسەر ئەو ئاڵوگۆڕانی کە داوا دەکرێن چین ینی بۆ نمونە ئێستا سەرۆک بایدن باز لەوە دەکا کە پێویستە بۆ نمونە مافەکانی دەنگدان ڕیفۆرمی تیادا بکرێ چیتر هەیە بێلەوە؟ دیسانەکەم پێم وایە بۆ ئەو جۆرە باسانە ئێمە گەر پشت بەستین بە پشت داتاکان و ئامارەکان کە تینکتانکەکان یان نێوەندەکانی لێکۆڵینەوە دەیکەن بتوانین ئەنالایزێکی باشترمان هەبێ بۆ ڕووداوەکان و لە گۆترەوە قسە نەکرێن. وەک دەزانین کە ئاستی خۆشەویستی بایدن لەوەتیات و دەسەرکار دەکرێت بڵین یەکجار زۆر دابەزیوە. لەلایەکی دیکەوە ئەو دەستەواژەی کە بۆ ئینفلیشن یا تەوەڕوم یان بۆ بزانم هەڵواسان لە کوردیراوەی دەکارکراوە هەڵواسانی دارایی یا گرانی بەڵێ ڕێگوە ئەوە بەرەو سەرچوو پێم وایە ئێستا بۆتە 6%. لەلایەکی دیکەوە بایدن تاوانبار دەکرێت بە نیسبەتی هەندێک لە کەیسە نێونەتەوەیەکان یەکێک لەوان با بڵێن کەیسی ئێران نەوی کێشان لە ئەکار و کردەوەکانی دەدیترێت. بۆیە ئەمن پێم وایە ئەوەشمان لەبیر نەچێت کۆمەڵگەی ئەمریکی کۆمەڵگایەکی دوو جەمسەریە کۆماری خوازەکان و دموکراتەکان بە شێوەیەکی سونەتی دایما لەگەڵ یەکتر ململانێدا بوون. بۆیە ئەمن پێم وایە کۆی ئەوانە ئەگەر لەکن یەکتردا بنەی دەگەینە ئەو ئاکامەی کە ئەو گلەیی ئەو خەڵکی کە بۆ 85% کە ناوەندی پیو ڕایگەیاندۆ دەکرێت لەسەر ئەو بنەمای تەحلیلی لێ بکەین. کاک ناسەرە لەسەر کەم و کوڕیەکانی دیموکراسی لە ئەمریکادا ماگە بگەڕێنەوە بۆ ڕۆژی 6 مانگی یەکی کە هێرش کرایە سەر کۆنگرێسی ئەمریکادا زۆر کەس لە جیهاندا داتە پرسی دیموکراسی ڕۆژاوایان دەخستە ینی ژێر باری گومانێکی ئەجگار قوڵەوە و پرسیارێکی زۆریشیان لەسەر دەکرد. بەڵام ئەو ڕووداوە لە واشنگتن ڕوویدا، لە پاریس ڕووداوی لەو شێوەمان نەبینی، لە لەندەن نەبوو، لە بەرلین نەبوو. لێرەدا بۆ ئەو گشتگیریە دەکرێت کە تەواوی پرسی دیموکراسی ڕۆژاوە بخرێتە ژێرباری گومانەوە. ئەوەی ڕاستی بێ لە ئەو ڕۆژانەدا تایم وتارێکی زۆر باشی بڵاو کردبووە لەوێدا ئاماژە لە بۆی کردبوو کە بۆچی ئەو ئەرکە مێژوو یەکەوتۆتە ئەستۆی ئەمریکا. ئەمە ئەگەر بەخەوری جەنابەت دەفەرمووی لە وڵاتێکی وەک فەڕەنسا یان با بڵێن لە وڵاتێکی ئەوروپایی یان لە وڵاتێکی ئاسیایی ئەگەر تەنانەت دیموکراسی بە شێوەیەک لە شێوەکان پێشێلیش بکرێ ئەو ڕنگدانەوەی نابێت کە لە ئەمریکا کراوە. ئەو شتێک کە بایدن بۆ خۆی لە کۆنفرانسی لوتکەی دیموکراسیدا باسی لێوە کرد ئەرکێکی مێژووی بۆ خۆی تعریف کردووە بۆ وڵاتی ئەمریکای تعریف کرد کە تەنانەت لەباری ئابووریشەوە 400 میلیۆن دلاری بۆ دەستپێکی ئەو هاوبەشەی لەگەڵ وڵاتانی دیکە بۆ بەرەو پێشبردننی ئەو سێ دروشمە سەرەکیەی کە لە ئامانجە سەرەکیەکانی ئەم با بڵین دانیشتەبوون کە بریتی بوون لێگان یەکەمیان خۆڕاگری لە بەرامبەر سەرەڕۆیی و دیکتاتۆریەتدا، دووهەمیان بریتی بوو لە ڕێزگرتن لە مافی مرۆڤ بە سێهەمیان بنبڕکردنی گەندەڵی. مەبەستم ئەوەیە ئەگەر بێنین ئەمە سەیری ئەم دانیشتە بکەین لەم دانیشتە بۆمان دەردەکەوێت کە ئەمریکا دەورێکی ڕێبەری بۆ خۆی قایلە. بۆیە ئەگەر ڕوویدادێک پێشهاتێک ڕووداوێکی لەم چشتە لە ئەمریکا دێتە گۆڕێ بە بێگومان کاردانەوەی
ئەو توی لێ دەکەوێتەوە و ناتوانین دەگەڵ وڵاتێکی ئەوروپایی پێچی ببین چون پێگە و جێگەی ئەمریکا دەگەڵ وڵاتانی ئەوروپایی لە هەموو بوارێکەوە جیاوازی زۆری هەیە. باشە کاک ناسەر وەکو لە کۆنفرانسەکەشدا ینی جەختی لێ کرایەوە هەوڵدان بۆ جێگیرکردنی دیموکراسی لە وڵاتانی جیهاندا ئەمە بە ئەرکێکی سەرەکی دانرا هەم بۆ ئەمریکا و هەم بۆ وڵاتانی تریش کە پشتیوانی لەو جۆرە سیاسەتە دەکەن. بۆ خۆت دەزانی ینی ئەمریکا زۆر دەمێکە ئەم چەمچی دیموکراسی کردووە بە بانگەشەیەکی گەورە بۆ خۆی بۆ جێگیرکردنی لە وڵاتاندا ینی دەکرێت مێژوەکەی بۆ 150 ساڵ زیاتریش بگەڕینە دواوە لە ئێستادا ئەو بانگەشەیە کاریگەری ماوە لەسەر کۆمەڵگەکانیان نا زۆر پرسیارێکی باش بوو بە حکمی ئەوەی کە ئەمن پێم وایەوە با بڵێنەوە تحلیلی خۆمە ڕاوبۆچوونی خۆمە بەردەنجی بایدن بۆ ئەو کۆنفرانسە بۆ ئەو دانیشتە حکوومەتەکان بوون نەک خەڵکەکە بە واتایەکی دیکە ئەگەر بمەوێشتەکەم وەردکەمەوە ئێمە دەزانین کە لە پشت هەموو کۆنفرانسێک هەندێک ئامانجی ڕواڵەتی هەیە و هەندێک ئامانج و مەبەستی شاراوە هەیە بە باوەڕی من بۆ وەڵامی و پرسیارە دەمێت ئێمە بگەڕێنەوە سەر ئەو مەبەستە شاراوانەی کە لە پشت بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە بەڕێوە بوو یەکێکیان ئەوە بوو کە دیسانەکە وەک لە پێشتر عەرزم کرد ڕاکێشانی سرنجی جیهان بوو ئەوەی کە ئەمریکا نیشان بدا وەک هەمیشە جڵوکێشی دیموکراسی و ئازادیە لە دنیادا دووهەمیان دەتوانین بڵین دابڕاندنی دنیا بوو لە ڕوانگەی دیموکراسی و ئازادی لە چین و رووسیا بە تایبەتی بانگێشکردنی تایوان و بانگەکردنی چین بەو معنایە دێ کە بە جۆرێک لە جۆرەکان ئەمن دەتوانم تەنانەت ئیدعای ئەوە بکەم کە بە جۆرێک دەستپێکی شەڕێکی سار دەسەر لە نێوان چین و رووسیا و لە ئەمریکا ئەوانەی کە لە با بڵێن جەمسەری چین و رووسیادان ئەو وڵاتانە ئێوە هەروەک دەزانن پاکستان هەرچەند داوت کرابوو بەڵام پاکستان داوەتەکەی ڕەت کردەوە نەچوو بۆیە چین دەستەواژەی برای ئاسنینی بۆ پاکستان دەکار کرد بۆ عیمران خان لەلایەکی دیکەوە تورکیا لەبەر مافی مرۆڤ بانگ نەکرا و نزیکی تورکیا لە رووسیا بۆ کڕینی فڕۆکەکان و ئەم چەشنە هاوکێشە ئابووری و سیاسیانە کە لە نێویاندا بوو دەکرێت بڵێن ئەم دانیشتە بوو بەهۆی ئەوەی کە دنیا بە شێوەیەکی دووجەمسەری خۆی ببینێتەوە لەلایەکی دیکەوە ترامپ بایدن مەبەستی ئەوە بوو کە سەر لە نوێ متمانەیەکی جیهانی بۆ خۆی سازکاتەوە بە حکمی ئەوەی کە کاتێک چوون ئەفغانستان هاتە دەرێ کەوتە بەردۆمە و سەرزەنیشتی تەواوی ئەو وڵاتانەی کە لەباری مافی مرۆڤ و ناوەندەکانی مافی مرۆڤ و بتان ئەمکارێکی و کردوێتی بە پێچەوانەی ئەو هەموو سەرمایە گوزاریە کە لەو ماوەی ئەو 20 ساڵی ڕابردوودا ئەمریکا کردوێتی و ئەو بەدژی بایەخەکانی کۆمەلگای ئێمەیە بۆیە لە ئاکامیشدا دەتوانم ئەوە بکەم ئەو مەبەستە شاراوەکەی تری ئەوە بوو کە بایدن دەیهەوێت بڵێ کە ئەمن بە شێوازێکی تاگڕەوانە سیاست ناکەم یعنی بە جۆرێک لە جۆرگات کوتانی کۆماری فازەکان و بە تایبەتی شخصی ترامپ بوو کە مەبەستی ئەو بوو ئەو بەدوی ئیجماعێکی جیهانی دادەگەڕێت لە کوی ئەو شتانێک کە ئەرزم کردی بە باوەڕی من لایەنی شاراوەی ئەو دانیشتە ئەوە بوو کە بە شێوەیەکی تۆختر ئەمە دنیا بە دوو جەمسەری با بڵێن ئەمریکا و رووسیا و چین دەبینی من لەسەر ئەو پرسە دەگەڕێمەوە بۆلات بەڵام هەڵبەت کۆمەڵی فاکتەر هەن کاریگەریان کردوتە سەر پرۆسەی دیموکراتیزەکردن لە جیهاندا لەوانە پەتای کۆڕۆنا بۆ چەندان ڕژێم لە سەرانسەری جیهاندا دەرفەتێک بوو بۆ پێشێلکردنی پرەنسیپەکانی دیموکراتی ئەڵبەت ئەمە بێلۆ سیاسەتە سەرکوتکاریانەی بەر لەم پەتایە دەگیرانە بەر کەم نەبوون ئەو حکوومەتانەی پەتای کۆڕۆنایان وەک ئامڕازێک بەکاردێنا تا زیاتر دەستیان لە دەسەڵاتەکانیان گیر بکەن. Maybe the most urgent challenge facing our planet right now is ending the COVID-19 pandemic. پێویستمان بەوەیە دیموکراسی لە پێشەنگدا بێت چونکە هەموو تاکتیکێکی حکوومەتە سەرکوتکارەکانمان بینیوە کە چیان کردووە بە بیانووی بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا بینیمان چۆن ڕەوشی نائاساییان لە وڵاتەکانیاندا ڕاگەیاند و پێویستیشی نەدەکرد کە تەنها بۆ سنووردارکردنی گردبوونەوەی ئاشتیانەی خەڵک بوو یان بۆ دواخستن و هەڵوەشاندنەوەی هەڵبژاردن بەکاریان دەهێنا ئەو حکوومەتانە سوودیان لەو قەیرانی پەتایە وەرگرت تا بە چ شێوەیەک بێت دەسەڵاتی خۆیان بچەسپێنن بینیمان چۆن خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیەکانی چاودێری بەسەر خەڵکەوە گەیشتە ئاستێکی زۆر زیاتر لەوەی بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا پێویست بوو. نەتەوەیە گرتووەکان لەو بڕواایەدایە پێویست بە ڕۆشنبیریەکی بەرفراوان و تێگەیشتێکی گونجاوی شەیە لە جیهاندا بۆ پرسی دیموکراسی و هەروەهاش بۆ نەهێشتنی تەگەرەکان لە بەردەم
ئەم پرسەدا. Assault on truth and facts is often abetted زۆر by جار digital هاندان بۆ هێرشکردنە سەر ڕاستیەکان لە ڕێی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیاوە دەکرێن و ئەمەش نیگەرانی و تووڕێی و دڵە ڕاوکێ دروست دەکات. پەتای کۆرۆنا کێشەی گەورەتری بۆ دیموکراسی دروست کردووە. ئێستا کاتی پشتڕاستکردنەوەی بە هاوبەشەکان و بەهێزکردنی دیموکراسیەوە ئەمەش پێویستی بە فراوانکردنی ڕۆشنبیری کۆمەڵایەتی و فراوانکردنی دەرفەتەکانە بۆ ژنان و کچان، پێویستی بە ڕەواندنەوەی جیاوازیەکان و بەرەنگاربوونەوەی گەندەڵی و نوێکردنەوەی پەیمانی کۆمەڵایەتی و وەبەرهێنانیشە لە چۆنیەتیدا نەک چەندیەتیدا. وڵاتە دیموکراسیەکان بە بایەخێکی زۆرەوە لەم دۆسیەی پەیوەندی نێوان کۆڤید-19 و دیموکراسی دەڕوانن، دەشخوازن پەرەپێدانێکی زیاتر بە میدیای ڕاستەقینە بدرێ، بە تایبەتیش بۆ بەرپەرجدانەوەی زانیاریە چەواشەکاریەکان. منیش وەک ڕێبەرێکی هەڵبژێردراوە بڕوان بەوەیە بەرپرسیارەتیمان لە ئەستۆیە بۆ بەڕێنگاربوونەوەی ئەو گرفتانەی ڕوبەڕووی دیموکراسی دەبنەوە. لە نیوزلند بینیمان پەتای کۆرۆنا چۆن کاریگەری دەکات تا نمونەکانی میدیای باوکە بۆ خۆی لە ژێر فشاردا بوو بەهۆی گۆڕانکاریە بنەڕەتیە تەکنۆلۆژیەکان و هەروەهاش داواکانی خەڵقەوە. بڵاوکردنەوەی زانیاری هەڵەمان بینی لەسەر کۆڤید-19 بە تایبەتیش لە سۆشیال میدیادا. پێویستەکە لەسەر پێکهێنانی دامەزراوەیەکی تایبەتی دارایی بکەین بۆ یارمەتیدانی میدیاکانمان. ئەم کارەش دەبێتە متمانە بۆ میدیا و بۆ دیموکراسیەتێکی دروست. کاک ناسر، ئەلبەتە لە زۆرێک لە نێوەندە زانستیەکانە لە هەموو دنیادا ئەمەژە بەوە دەکرێت کە پەتای کۆرۆنا کارەساتێکە بەسەر مرۆڤایەتی هاتووە، بەڵام هەر لەم سەر وەختەدا کە پرەنسیپەکانی دیموکراسی ینی کاریان لەسەر دەکرێت، هەوڵی بۆ دەدرێ، بەڵام هەندێک ڕژێم هەند تەنانەت ڕژێمی وڵاتە پێشکەوتوەکان لە ئەوروپا بۆ نمونە سوود لەم پەتایە دەبینن. ئەکرێت زانیاری زیاترمان بدەیتێ یا تێگەیشتێکی زیاترمان بدەیتێ لەسەر ئەم پرسە؟ ئەوەی ڕاستی بێ لە هەموو وڵاتێکی دیکتاتۆریدا بیانوویەک هەیە بۆ ئەوەی کە تۆ بێنی بەر بە کۆبوونەوەی بەر بەدەنگ هەڵبڕینی خەڵک بگری. دیارە کۆویدی 19 بە حکمی ئەو تایبەتمەندیانێکی هەیبوو بۆ ئەو وڵاتانەیە کە لەباری دیکتاتۆریەوە و تەنانەت لە راپۆرتی ئەنیستیتۆی ویدێمی سویدا لە بازنەوەی دەکرێتکە دەستەواژەی ئلێکترال ئۆتۆکراسی بەکاردەبا کە لەوێدا بازنەوەی دەکات کە تەنانەت هەڵبژاردنەکانی ئەم وڵاتانە دەکەوێتە ژێر کاریگەری با بڵین ڤایرۆسی کۆویدی 19 کۆرۆنا. مەبەست ئەوەیە دەسەڵات بە حکمی ئەوەی کە بۆی کە بەر بە بڵاوبوونەوەی زیاتی ئەو ویرۆسە بگیرێ، بەر بە کۆبوونەوەی خەڵک دەگرێت، دێنێ با بڵین هەڵبژاردنەکان سنووردارتر دەکات و کۆی ئەوانە دەبنە هۆکارێک بۆ ئەوەی کە دیموکراسی زیاتر پاشەکشە بکات. بەپێی ئەو داتا و ئامارانەی کە فریدم هاوس بڵاوی کردوتەوە بە نیسبەت 15 ساڵ لەوە پێش دنیا لەباری دیموکراسیوە یەکجار زۆرتر و پاشکەوتووە لە بری ئەوەی کە وە پێشکەوێ. واتە ڕادی ئەو وڵاتانەی کە ئەو دەستەواژەی کە بۆ بەکاری بردم پارتلی فری واتە نیسبەتەن ئازاد کەمێک ئازاد بوون بە ناتفری، ینی وڵاتانێکی کە ئازاد بوون. بۆیە ئەم کۆی ئەمانەکە لەکن یەکتر دادنەی و لەگەڵ ئەوەشدا کۆویدی 19 وەک بۆ خۆشت ئاماژەت پێفەرموو بۆ تەبیانوێک بۆ ئەوەی کە هەرچی زۆرتر و زۆرتر بازنەی گەمارۆکان بۆ سەر بیرڕای ئازاد بۆ سەر چاپەمەنی و بڵاوۆکی ئازاد سنووردارتر و سنووردارتر بکرێتەوە. کاک ناسر، ئاماژە بەوە دەکەی کە دەڵێ دیموکراسی بە تایبەتی لەم سەروەختەی پەتای کۆرۆنادا پاشە کشەی کردووە. ئەی لە بەرامبەردا ئەو هەوڵانەی کە دەدرێن بۆ جێگیرکردنی پرەنسیپە دیموکراسیەکان زیادی کردووە یان نا؟ هەروەک عەرزم کردی تایم مەقالەیەکی بڵاو کردووە سەردێڕەکەی ئەوە بوو کە کتبووی دانیشتنی ئەم پێم خۆشە لێردا کەوانەیەکیش بکەمەوە. ئەو وشەی سەمیت کە بۆ لوتکە بەکاردەبرێت بە باوەڕی من دەمێکە لە میدیاکانی میدیا کوردەکاندا بەکاردەبرێت زیاتر لە تێکسی ئینگلیسەکەیدا بەواتای دانیشتن و کۆنفرانسە دەنا لوتکەی دیموکراسی بەو معنایی کە بەنێوی لوتکە بێ ڕەنگە لەباری وشەوە بە معنای لوتکە بێ، بەڵام بە حکمێوەکەوە دانیشتێکە کۆبوونەوە یەکەم پێم وایە هەر کۆنفرانسی دیموکراسی بۆ بەکاربرین لە بری لوتکە باشتر بێ. لەوێدا دەڵێت دانیشتنی دیموکراسی ئەو کۆبوونەوەی کە بایدن بەڕێوەی برد کەلیمەی تەزویر یان دووڕووی بۆ دەکاردەبا، کەلیمەی هیپۆکراسی
ڕێک ئەو کەلیمەی بۆ کاردۆ دەڵێ ئەمە دووڕوویەک بوو کە بایدن و ئەمریکا بڕیان بن ئاماژەش بەوە دەکا دەڵێ تۆ کە لە ئەفغانستان هەڵدەی کە تەواوی بنەماکانی دیموکراسی پێشێل کردو تۆ کە دێنی چەک و چۆڵ بە عەرەبستان دەفرۆشی بنەماکانی دیموکراسی پێشێل کردووە زیاتر لە 30 وڵات بانگشتی ئەم لەو سەد و دەوڵاتە ئەم کۆنفرانسە کراون کە وەک ئەرزم کردی بە پێی راپۆرتی فریدم هاوس خانەی ئازادی ئەوانە وڵاتگەلێکی داخراو یا تاڕادەیەک داخراون و دیسانەکە بە پێی راپۆرتێکی ئەنیستیتۆی ویدم باز لەوە دەکا کە بەشێکی بەرچاوی ئەم وڵاتانە لە پرۆسەی هەڵبژاردنەکانیاندا بە جۆرێک لە دیکتاتۆری و ئیستبداد و سەرڕۆیان تێدا هەیە بۆیە ئاماژە بەوە دەکات دەڵێ کاتێک تۆیەکی وەک مودی سەرۆکوەزیرانی هیندستان بانگشتن دەکەی بۆ کۆبوونەوەیەکی ئەوها لە ڕاستیدا مودیەکی کە لە دوای دەوڵەتەکانی دیکەی هیندستان دەوڵەتەکانی دیکەی هیندستان بە شێوەیەک دیکتاتۆریەت و دیموکراسی پێشێل دەکا ناتوانی ئەتۆ ئەم دانیشتە نێوی بنەی دانیشتێک بۆ دیموکراسی چون دەڵێ لەوەدا باز دەوە دەکا کە خەریکی لە گۆشەنیگایەکی ژئۆپۆلیتیکی هێزەوە دێنێ سەیریەوە دەکات هیندی هێناوەتە نێو ئەو کۆبوونەوەیە بە حکومێک لە بەرامبەر چیندا زەقی کاتەوە بۆیە ئیعتلافی نێوان ئوسترالیا و ژاپۆن و هیند و ئەمریکا لەوێ ڕوودەدا مەبەست ئەوەیە تەنانەت دەڵێتەوە پاکستان بانگشتن دەکەی پاکستانێکی کە بۆ خۆی سەرچاوەی هەناردەکردنی تیرۆر و ئیسلامی ڕادیکاڵە لە ناوچەکەدا چۆناوچۆنە بانگشتن دەکەی کە هەروەک باسم لێوە کرد پاکستان عیمران خان داوەتەکەی ڕەت کردەوە خۆی ئەوانەکە لە کنیەکدا دەنەی هەندێک لە ڕخنەگران پێیان وایە کە ئەم کارێک کە بایدن کردی لە ڕاستیدا بۆ ئەوە بوو کە ئەو بلۆکبەندیەی وازەحتر کە ئێستا ئێمە بەداخێکی گرانەوە شاهیدی ئەوەن کە خەریکە شەڕی سارد بە شێوازێکی دیکە و بە قالبێکی مۆدێرن بێتە دی باشە کاک ناسر ئەگەر هات و با بڵین ئەم ڕۆژەی کە پەتای کۆرۆنا ناویەتیەوە لە جیهانە ئەم ڕۆژە بەرەو کۆتایی ڕۆی ینی ئیتر بە تەواوەتی کۆرۆنا تەواو بوو لە جیهاندا ئەم سیاسەتانی کە بەرەو دیموکراسی هەیە ئەتوانن درێژە بە خۆیان بدەنیان نا بەبێ گومان لەم شەڕی ئەزەل ئەبەدیەی خێر و شەڕ ئەم دوو جەمسەرە لەوەتی مرۆڤ هەیە ئەو دوو جەمسەرە خەریکی ململانیان لەگەڵ یەکتر و ئەم پێم وایە تا ئەو کاتێک کە مرۆڤ لەسەر گۆی زەویە ئەم ململانیە هەر بەردەوام دەبێ و هەرگیز تەواو نابێ بە حکمی ئەوەی کە ئەوە ڕەنگە بچینە نێو باری سایکۆلۆژیکی باسەکەوە بەڵام ئەمن پێم وایە لە سەردەمی سۆشیال مێدیادا لە سەردەمی با بڵین ڕای گشتی کە تەسیر لەسەر هەموو شتێکی وڵاتانی دنیادا دەنا ئەو گوندەی کە ئێمە ئێستا دەنگمان بە بڵنگۆیەکی دەکاتەکەن یەکتر ئەم پێم وایە دیموکراسی بەرەو پێشتر دەڕوا بەڵام لەو نێوەیدا وەک باسم لێوە کرد وەک داتاکان بازەوە دەکەن بەداخەوە لە ماوەی ئەو 15 ساڵی ڕابردوودا کە ڕەنگە پەیوەندیشی بە کۆرۆناوە نەبێ مە کۆرۆنا بە هەمووی 2 ساڵە ئاتۆتەنەوە ئەمە دیموکراسی پاشەکشەی کردو ئەمن ئەوانە کە باز دەکەم لە داتاگەلێکم وەرگتۆ کە کاری زانستیان لەسەر کراوە بەوەنایی لە پێگوتر بێژی ببووە ئەمن وەک خۆم پێم وایە کە دنیا بەرەو دیموکراسی و ئازادی دەڕوا بەڵام باجێکی زۆری لەبێ بۆ بدرێ کاک ناسر دەگەڕێمەوە بۆلات لەناو وڵاتانی یار و نەیاری ئەمریکادا کاردانەوە هەبووە لەسەر کۆنفرانسە لوتکەیەکەی بۆ دیموکراسی کرا ژاپۆن هاوپەیمانی واشنگتن لەو بڕوایەدایە ناکرێت پەیوەندیە نێونەتەوە یەکان پەرامۆش بکرێن کاتێک باس لە دیموکراسی دەکرێت پەیوەندیە نێونەتەوەیەکان بە ئاسانی دەکەونە تەڵی یاریەکی بەرەنجامەکەی سفرە ئەگەر بێت و سنگێکی زۆر بخرێتە سەر وردەکاری جیاوازی سیاسەتەکانەوە ئەگەریش بمانەوێت ڕوبەڕووی سەختیەکان ببینەوە و پەیوەندیە نێونەتەوەیەکان بەرین بەرەوەنجامێکی ئەرێنی ئەوە گرنگە سەنگی بخەینە سەر وێنە گەورەکەی بەهاکان و سیاست و هەرواش سەنگی بخەینە سەر زەمینەی هاوبەشی نێوانمان وڵاتی چین وەک نەیارێکی ئەمریکا هەڵوێستەکانی خۆی لەسەر کۆنفرانسی بۆ دیموکراسی دەبەستێتەوە بە وڵاتانی تری نەیاری ئەمریکا و ئەو وڵاتانەش کە ڕەخنەیان هەبووە
لە ماوەی ڕابردوودا دیمیتری پیسکۆف وتەبێژی سەرۆکی رووسیا وتی واشنگتن دەخوازت چەمکی دیموکراتی وها لێ بکات تایبەت بەخۆی بێت و هێڵێکی نوێ دابەشکردنی گیان دروست بکات لە ڕێی میێوانداریکردنەکەی کۆنفرانسە لووتکەیەکەی بۆ دیموکراتی کرا ئەلبەت ئەمەش پێچەوانەی یاڕاستەی جیهانە وەزیری دەرەوەی کوبا دەڵێت ئەو کۆنفرانسە لە ڕوانگەی بەشداربووەکانیەوە ئاماژەیەکە کە ئەمریکان ناتوانێت ڕوبەڕووی ڕەخنە نێونەتەوە یەکان بێتەوە کینیا و ڕواندا و ژمارەیەک وڵاتی تری ئەفریقایش بە هەمان شێوە ڕەخنەیان هەیە کۆماری ئیسلامی ئێران دژمنە سەرسەختەکەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە دیموکراسیەتی ناو ئەمریکادا تەنها ڕەهەندی پارە و هەڵبژاردن دەخوێنێتەوە. ئەمریکا دیموکراتی کردوتە چەکێک بەڵام ئەو چەکە کار ناکات چونکە دیموکراسی لە ناو ئەمریکادا لە ڕەوشێکی خراپدایە هەروەها سیستمی سیاسی ئەمریکاش زۆر گەندەڵە کاریگەریەکانی پارە ئێجگار زۆرە بەسەر سیاسەتەوە لە ئەمریکادا و نێوەندە زانستیە سیاسەکانی زۆر قسەیان لەسەر ئەمە کردووە بە ئەندازەیەک ئەگەر لە هەڵبژاردندا پارەیەکی زیاتر لە ڕکابەرەکەت خەرج نەکەیت ئەوە هەڵبژاردن دەدۆڕێنیت. سەرۆک بایدن کە میوانداری کۆنفرانسی بۆ دیموکراتی دەکرد لە وتارەکەیدا بۆ جیهان جەختی کردەوە لەوەی هیچ هێزێکی سەرکوتکار ناتوانێت خواستی خەڵک فەرامۆش بکات. دواپەیامم کە دەخوازم ڕای بگەێنم لەگەڵ کۆتاییاتنی ئەم کۆنفرانسە لووتکەیەماندا بۆ دیموکراتی ئەوەیە کە دەزانین چەندە کاری قورس لە بەردەمماندایە بەڵام دەشزانین کە پڕ بە پێستی ئەوەر کە سەختانین وەک پێشتر باستم کرد و وەک ئەم کۆنفرانسە نیشانی داین جیهانی دیموکراسی لە هەموو شوێنێکە و سیستمە سەرکوتکارەکان ناتوانن ئەو مەشخەڵی ئازادیە خامۆش بکەن کە لە دڵی هەموو کەسێکدایە لە سەرانسەری جیهاندا. کاک ناسر بەڕای جەنابەت چەندێک دەتوانرێ ئەو کۆنفرانسە کە کرا بۆ دیموکراسی وەکو ڕەهەندێک لی بڕوانین کە بڵین پێشەبڕچەی سەرەکی نێوان دیموکراسی و سەرکوتکاریە. ئەمن لە قسەکانی پێشوشمدا ئاماژەم پێکرد بەڵام پێم خۆشە لێرە ڕەهەندێکیش لێ بدەم بۆ سەر باسێکی سایکۆلۆژی ئەویش لە پەیوەندی لەگەڵ خودی بایدێندایە. بایدن لە نێو قسەکانیدا باسی لەوە کرد کە ئەم کۆنفرانسە وەک خاڵگۆڕانێک بۆ دیموکراسی و ئازادی دەبێت سیر بکرێت. ئەوەی ڕاستی بێ کەم تا زۆر ئەگەر ئەوە بڵین ئیدعایەکی گشتی نەبێ سەرۆک کۆمارەکانی ئەمریکا لە ماوەی سەرۆکایەتی خۆیاندا خاڵگۆڕانی مێژویان ساز کردووە بۆ وێنە کە تۆ سیر دەکەی لە سەردەمی سەرۆکایەتی ترامپدا ئەبوو بەکر بەغدادی و قاسم سولەیمانی دەکوژێ دوو گەورە تێڕیستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باراک ئۆباما بن لادن لە ناو دەبا یان با بڵین سەرۆک بوش هێرش دەکاتە سەر تاڵبان و سەر سەدام حوسێن و عێراق و بەبەستم ئەوەیە لە هەموو ئەم ماوەندە هەرچەند دیارە بایدن ماوەیەکی بەرچاوی ماوە لەم پۆستەدا بەڵام مەبەستم ئەوە بوو کە بڵام کە بایدن دەیەوێت بە جۆرێک ئەو خاڵگۆڕانە لەو ڕوانگەیەوە ساز بکات. بۆیە لە قسەکانیدا ئەگەر پێ خۆشە دەرفەتمە بە ئاماژە بۆ قسەیش بکەم بایدن مەبەستێتی کە چون لە قسەکانیشیدا ئاماژەی بۆی کرد لە سەرەتای قسەکانیدا کە بتی ئەم وڵاتانە پێویستیان بە قارەمان هەیە جا بۆیە بۆ خۆشی دەیەوێت دەوری ئەو قارەمانە سەرەکیە لەم دانیشتدا بەڕێوە بڕێت ئاماژەی بە جان لویس کرد جەنابەت لە من باشتری دەناسی ئەو کۆنگرێسمەنە ئەمریکی دیموکراتەکە کە هاوڕێ و هاوکاری با بڵێن مارتین لوتەر کینگی بوو کە لەوێدا ڕستەیەک لەوی دێنێتەوە کە دڵ دیموکراسی هی دەوڵەتەکان نییە دیموکراسی کاری هەموو تاکێکە و ئەو جنەرێشنە ئەو نەسلە ئەو جیلەی کە ئێستا دەژین دەبێ حەول بدەن بۆ ئەو دیموکراسیە. بەڵام وەک باسم لێوە کرد بە باوەڕی من ئەو کارێکە کراوە بەر لە هەموو شتێک بۆ ئەوەی کە توانرا بە کاردانەوەیەکی باشتری هەبووە کارتێکەرێکی باشتریەوە بە یەک ئەو وڵاتانی کە بانجێشکرابوون دەبا وەسواسێکی زیاتر بە حساسەتێکی زیاتر باسکرا بە هەروەک بە پێ راپۆرتەکانی فریدم هاوس و ویدەمی ئەنیستۆ ویدەمی سوێد بازەوەی دەکەن وڵاتانێکی دیکتاتۆر بۆ ئەم بانکراون لە لایەکی دیکەشەوە بەردەنجی ئەو کۆنفرانسەی با بڵین NGOکان یان ناوەندەکانی فکر یان کەسایەتی سەربەخۆکان کە بۆ مافی مرۆڤ یا چالاگوانی مەدەنی یان چالاگوانی ژینگە پارێزی ئەوانە بوونیان نەبوو
چۆن دەکرێتەوە باز لە پەرەپێدانی دموکراسی لە دنیا بکەیت بەڵام باز لە چالاکوانانی مەدەنی یا ئەو کەسانێک کە لەژێر زەخت و گوشاری وڵاتانی دیکتاتۆریدان ئەوان بوونیان نەبێت لەو کۆنفرانسیدا. بۆیە ئەمن وەک عەرزم کردی پێی ئەو راپۆرتەی پیو ریسەرچ سنتەریز خەڵکی ئەمریکا بە باوەڕی من بە دروستی ئەو 85% بۆ ئاکامە گەیشتون کە ئەم وڵاتە پێویستی بە ئاڵوگۆڕی بنەڕەتی سیاسی هەیە. پرسیارێکم هەیە لەسەر هەڵوێستی وڵاتی چین. وڵاتی چین هەروەکو جۆشمان نێبوو باز لە ڕەخنەکانی رووسیا دەکا. ئەم دوو وڵاتە هاوپەیمانی ژنین تا بگوترێ ئەمانە قسەی یەکتر دووبارە دەکەنەوە. بەڵام لەو پشتیوانی کە بۆ رووسیا دەری دەبرە دەکرێت بڵین مۆسکۆ و بێژین دەبنە دوو هاوکاری سەرەکی یەکتر بۆ بەرەنگاربوونەوەی پرۆسەی دیموکراسی. قەزاعەن هەر ئەو ڕۆپێکەوە بە ڤیدیۆ کۆنفرانس ئەوانە قسەیان کردبوو، یعنی هەم سەرکۆماری پوتین و هەم سەرکۆماری چین. جۆری پەیوەندیەکانی رووسیا و چاینا وەک ئاماژە پێفەرموو ڕەنگە وەک با بڵێن هاوپەیمانێکی نووسراوە لەسەر کاغەزدە، بەڵام هاوپەیمانێکی استراتیژیکە. تۆ لەسەر ئەوانە هەردووچیان ئەندامی هەمیشەیی شورای ئەمنیەتی نەتەوە یەکگرتوەکانن و بەیەکەوە ئەگەر بێت و بڕیارنامەیەک بێ ڤیتۆی دەکەن و ئەوەمان دیوە. ئێستا ئەو بەرەیە لەوەی زۆر ئاشکراترە کە ئەمە بازەوەی بکەین کە بڵێ ئەو دوانە پێکەوە بەرێکیان ساز کرد بیانەکەین. ئێستا ئەمە ئەوە دەبینین لە پەیوەندی لەگەڵ پرسی ئێراندا، دەبینین لە پەیوەندی لەگەڵ زۆر پرسی ناوچە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چین و رووسیا بەیەکەوە تقریبن دەکرێت بڵێن لە یەک. ئێستا تۆ سیر کە ئەوە لە ئوکراین، ئەوە لە بیلاڕوس، ئەوە لەو ناوچەیە خەریکە دموکراسی بەڕاستی کەوتۆتە ژێر مەترسێکی زۆر جددیەوە. یعنی کە تۆ سیر دەکەی یەکێک لە هەرە سەرەکی ترین پێشێنکارانی ئەم دموکراسی و ناسەقامگیرکردنی ناوچەکە بابێ خودی رووسیا. ئێستا رووسیا ئەوە تانکەکانی لە سوورەکانی ئوکراینن و هەرئان هەر وەک چۆن کریمەی داگیر کرد بۆی هەیە کە بێتە نێوخاکی ئوکرایناوە. یان کە سیر دەکەیت لە پەیوەندی لەگەڵ چاینادا بۆ مەسئلەی تایوان، دیارە تایوان بانگێشکرا بوو، یان لەگەڵ مسلمانەکانی ئویغور کە ئەو جۆرەی کە مافیان پێشێل دەکرێت. مەبەستم ئەوەی بڵم دوو جەمسەریەک ساز بووە کە لەو نێوەدا بە باوەڕی من هەرچەند دەبێت ڕێز لەو کارە بگیرێ وەک ئەوەی کە ئەوانەی کە لەگەڵ دموکراسی و ئازادین لە بەرەیەکدان و ئەوانەی کە دموکراسی ئازادی سەرکوت دەکەن لە بەرەیەکی دیکەدا، بەڵام بە پێوەری من و بە باوەڕی من دەکرا ئەو کۆنفرانسە کاریگەریەکی زیاتری هەبا بە بەشداری ئەو کەسانێک کە پارێزگاری لە ئازادی و دموکراسی دەکەن، نەک تەنیا سەرۆکی دەوڵەت و حکوومەتەکان. بەڵێ کاک ناسر ئاماژە بەوە دەکەی کە دەڵێی دیموکراسی کەوتۆتە بەر مەترسیەکی گەورەوە. لێرەوە دەمەوێت بزانم چەندێک گرنگە ئەمریکا درێژە بەم جۆرە سیاسەتەی خۆی بدا بۆ جێگیرکردنی دیموکراسی لە کۆمەڵگەکانە. هەروەک باسم کرد لە خزمەتتدا هەر دیسان من ئاماژە بۆی کە ئەمیندارێکی باش بووم ئەو وتارەی تایم باز لەوە دەکات دەڵێ عیلاجی نیە. ئەمە لە سەرتا قسەکانمان بێکەوە قسەمان کردمان دموکراسی لە سەردەمی ئەوڕۆدا لەگەڵ هەموو ئەو ڕەخنانێکە لە سەرێتی باشنی شێوازی بەڕێوەبردننی وڵاتە. جابوویە ئەمریکا ژڕێک ئەوەیە ئێستا بۆ دەستپێکی ئەم پرۆسەیە کە بایدن ستارتەکەی لەداوە 400 میلیۆن دلار تەرخان کراوە بۆ کاری بۆ پێش بێ. بۆیە دیسانە کە ئەمیش پێم وایە لە دۆخێکی ئەوتۆدا و ئەمریکا ئەو بەرپرسیارەتی مێژوەی کەوتۆتە شانی و هەرچەند لە سەرەتای قسەکانمدا ئاماژەم پێکرد، بەڵام دیموکراسی بۆ ئەمریکا تا ئەو جێگایەکە بەرژەوەندینەتەوەی ئەو وڵاتە پێشەل نەکرێت. کاک ناسر دەگەڕێمەوە بۆلات هەر چۆنێک بێ ڕخنەی تریش هەن لە ئەمریکا و کۆنفرانسەکەی ئەمریکاش هەندێک بە دابەشکردنی جیهان ناودێری دەکەن وەکو چۆن کاک ناسریش ئاماژەی پێکرد. لە ڕاستیدا مەبەست لەم کۆنفرانسە بۆ دیموکراتی بەکارهێنانی ئەم چەمکەیە وەک ئەمرازێک بۆ دابەشکردنی جیهان. ئەمریکا دەخوازێت پێگەی خۆی بپارێزێت وەک ڕێبەری دیموکراتی، هەرچەندە من بە شایستەی ئەو ڕێبەرایەتیەی نازانم، چونکە زۆر شت لەناو ئەمریکادا ڕوویان داوە پێچەوانەی گیانی دیموکراتین. بێلەوەش ئەم کۆنفرانسە لووتکەیە شتێکی ئەوتۆی بۆ بەرژەوەندی هاوبەش لە کۆمەڵگای نێونەتەوەیدا نایەنێتە ئاراوە، تەنها ئەوەندە نەبێت بەرژەوەندی سیاسی ئەمریکا دەپارێزێت لە ڕێی دیموکراتیەوە. بەلای هەندێکی تریشەوە ئەم قۆناغی ئێستای جیهان پێدا تێپەر دەبێ قۆناغێکی هەستیارە و پێویستی بە جێگیرکردنی دیموکراسی هەیە.
ئێمە لە قۆناغێکدا دەژین کە قۆناغی گۆڕانکاریە گەورەکانە لە سیستمی نێونەتەوەییدا و گرەوێکی زۆریش دەکرێت لەسەر پەیماننامەکانمان و یەکێکیشان سەرکەوتنی سیستمی ئێستای دیموکراتیە. کاک ناسر، جێگیرکردنی پرسی دیموکراسی هەر بە تەنها ئەرکی ئەمریکایە یاخۆ دەبێتە ئەرکێکی سەرەکی کۆمەڵگەکان خۆیان کە هەوڵی بۆ بدەن کە ڕۆشنبیری دیموکراسی بڵاو بکەنەوە تا خەڵک تێگەیشتنی هەبێ بۆی. هەر وەک بایدنیش لە وتارەکەی خۆیدا ئاماژەی پێ کرد وە ڕستە بەناوبانگەکەی جان لویسی هێنایە گۆڕێ گوتی کە دیموکراسی هەری دەوڵەتەکان نییە، تەنانەت ئەکتێکە دەورێکە کە تاکەکان دەبێ بیجێڕن و هەر جیلەی لە سەردەمی خۆیدا دەبێ حەول بدا بۆ جێگیرکردنی ئەو دیموکراسیە. ئێستا لە هەموو ئەو وڵاتانەی دنیا ئەمە شایدی ئەوە هەین کە کەسانێک بۆ داکۆچی لە ئازادی، بۆ داکۆچی لە دیموکراسی ژیان و با بڵین تەمەنی خۆیان لەو ڕێگەیە داداناوە و بەشێکی زۆریان لە زیندانەکاندا دەژین. تۆ ئەگەر سەیر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەی لە کۆماری ئیسلامی لە تورکیا بە تایبەتی کە دەبینین بۆ دەنگهەڵبڕینی جێگای ڕۆژنامەوانان و جێگای پارێزەرانی مافی مرۆڤ زیندانەکانن. بۆیە ئەمە لەگەڵ ئەوەیدا کە دەتوانم بڵم ئەرکێکی ئەخلاقی ئەرکێکی ئینسانیە، بەڵام ئەو ئەرکە کەوتۆتە سەر ئەستۆی ئێمە بۆ ئەوەی کە جیلەکانی دوای ئێمە لە کەش و هەوایەکی دیموکراتیک و ئازاد باشن. کاک ناسر، باس لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتی سیستمە سەرکوتکارەکان هەڵبژاردن دەکەن و شانازیەکی گەورەشی پێوە دەکەن، بەڵام لە هەمان کاتا هیچ باسێک لەوە ناکەن دامەزراوە هەڵبژێردراوەکان چەندێک دەسەڵاتیان هەیە و چەندێک دەتوانن وەکو دەسەڵات بەسەر ئەو دامەزراوانەوە بن کە هەڵنەبژێراون. ئەوەی ڕاستی بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پرۆسەی هەڵبژاردن بە باوەڕی من گەمەیەکە کە ناکرێت زۆری پشت پێ بەستی. ئێستا تۆ ئەگەر سیر بکەی لەو چەند هەڵبژاردنەی کە لەو چەند وڵاتانەی دنیادا تۆ بادێر کەوانەیەکی بکەم و حەقیش بدەین بە بایدن بووە، چون لە تەواوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەس کازمی بان کرد و کازمیش بە باوەڕی من وەک نەک تەنیا وەک نوێنەری عێراق بەڵکە زیاتر ڕەنگە بگەڕێتەوە سەر ئەو کەسایەتی کە بۆ خۆی هەیە بودنە بەشێک لە ئەو دەسەڵاتە سیاسی کە بەگشتی لە عێراق حاکمە دەسەڵاتێکی گەندەڵە. بۆیە ئەم پێم وایە بانکردنی کازمی بۆ ئەم دانیشتە زیاتر دەگەڕاوە سەر کەسایەتی خودی کازمی. و لە پەیوەندی لەگەڵ فەرمایشەکەی پرسیارەکەی جەنابەتدا کە باز لەو سیستمانەدا ئەگەر چاو لێ بکەین کە شانازی بە هەڵبژاردن دەکەن، بۆ وێنە ئەگەر ئێمە ئێران بێنینەوە وەک نمونە بەر لە هەڵبژاردن، لە کاتی هەڵبژاردن و دوای هەڵبژاردن، ئەمە سێ قۆناغن کە بۆ هەر هەڵبژاردن دەبێت بەچاو بکرێت. بەر لە هەڵبژاردن سیستم گەلێکی چاودێری لە ئێران هەیە کە ناهێڵن تەواوی ئەو کەسانەی کە لەباری یاسایە و بۆیان هەیە خۆیان بربژێر بکەن بۆ هەڵبژاردنەکان، یعنی سنووریان بۆ دادن لایەن. لە کاتی هەڵبژاردندا ئاڵوگۆڕ لە دەنگەکاندا ساز دەبێت، تەزویری تێدا دەکرێت، فڕۆقاتی تێدا دەکرێت و تەنانەت لە دوای هەڵبژاردنیشدا ئەو جارەکە دیسانەکە سیستمی چاودێری ئەوانی کە پێی خۆش بێ دایانهێنێتە نێو سیستم. و لە هەمووی سەرسوڕهێنەرتر تۆ سیر کە خەڵک ئەمن بە ئەوەش لێرە بکەم و لە کۆماری ئیسلامیدا خەڵک چل لە سەدی خەڵکی دەنجیاندا کەمتر بێت و پێم وایە عینی ئەو هەڵبژاردنش لە هەرێمی کوردستانیش دووپات بووە، یعنی کەمتر لە چل لە سەدی خەڵکی بەشداری. بەڵێ ئەگەر یارمەتی مەی زۆر بە کورتی پێم بڵێ ڕاپەڕینەکەی ساڵی 1990 چێرێمی کوردستان، شۆڕشەکانی بەهاری عەرەب لە 2011 تا ئێستا چی بە دیموکراتی کرد؟ واللهی ئەوە بە کورتی ڕەنگە نەکرێ وەڵامی و پرسیارە بدرێتەوە، بەڵام ئەمن وەک عەرزم کردی بەداخێکی زۆر گرانەوە ئەو جۆرەی کە دەبێت ئاکامی لێ وەرگیرا با و دنیا بەرەو دیموکراسی و ئازادی ڕۆیشت بە بەداخەوە ئەوە نەدیترا. کاک ناسر، سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا، سپاس و پێزانینم. سپاس بۆ ئێوەش. ئەلبەتە عزیزانم، سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون. تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها هی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون، هەر لە خۆشیە
جێتان بێڵی.